ئێمە بایکۆتی ئەم کۆبنەوەیمان کرد، بەڵام دوای ئەوەی کە ئێمە نوقتە نیزاممان گرت و ڕخنەی خۆمان و داواکاری خۆشمان و داوای ڕوونکردنەوەشمان کرد لە سەرۆکایەتی پەرلەمان سەبارەت بۆ پرۆژە یاسایی کە بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئێمە پێشکەشمان کردبوو. پرۆژە یاساکەی ئێمە پێم وایە بارودۆخی هەرێمی کوردستانی لەبەرچاو گرتووە، پرۆژەیەکی هاوسەنگە لەگەڵ ئەوەی کە ئەم دامەزراوەیە هەبێت لە هەرێمی کوردستان وە گرنگ و پێویستیشە، بەڵام لەگەڵ سیستەمی پەرلەمانی هەرێمی کوردستان تێک نەگیرێ بەو شێوەیە بێ و لە بەرامبەر پەرلەمانی کوردستانیش بەرپرسیار بێ. ئێمە بەم شێوەی پرۆژەکەمان پێشکەش کردووە. تەبان ئێمە لە 26 مانگ پرۆژەکەمان پێشکەش کردووە بە ژمارەکانی سادیرەی کە لەلایەن کاروباری پرۆژەکانەوە وارد کراوە لە 26 مانگ بە ژمارەکانی 26 و 30 و 31 و 32 و 33. ئەمە مۆری واریدی بڵێن بەڕێوەبەراتی پرۆژەکانە. بەڵام ئەم پرۆژەی ئێمە پێشکەش بە لیژنەی یاسایی نەکراوە و لەلایەن لیژنەی یاسای سەرۆکایەتی هەرێم کە پێویستە بە هەماهەنگی تاوتوی بکەن نەکراوە. لە کاتێکدا ئەو پرۆژێکی ئێستا هێنراوەتە هۆڵی پەرلەمان بە پەلە پروژە کە لە 28 مانگ پێشکەش کراوە لە لیژنەی یاسایی تاوتوێش کراوە و هێنراوەتە هۆڵی پەرلەمانیش. ئێمە بەڕاستی ڕخنەمان هەبوو لەسەر ئەم قەزیەیە و بۆیش کە داوای ڕوونکردنەوەشمان لێکردن سەرۆکایەتی پەرلەمان ڕوونکردنەوەیەکی مقنعەکەری نەداوەتە ئێمە